من هەرێم کەمەلاغەی کاندیدی ژمارە بی لە کۆڵسەنتەری پیش تەلەفۆن کۆڵسەنتەری هاوپەیمانی کوردستانە لە شاری هەولێر. هەر لە کۆیەش و لە پۆلیسیش پەیوەندیت پێوە دەکەم لە خزمەتم. کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان پەیوەندی بە دەنگدەرانەوە دەکەن و داوا دەکەن دەنگ بە هاوپەیمانی کوردستان بدەن بۆ ئەوەی کار بۆ مافە دەستوریەکان بکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. پێمان وایە لە هاوپەیمانی کوردستان ئەو متمانەی لای خەڵکی کە دروست بووە و لەم هەڵبژارنە متمانەی زیاتر دەبێ و دەنگێکی زیاتریش بەدەست دێنێ و دنیاشی سەردەکەوین. ئێمە وەکو گۆڕان وەکو یەکێتی زۆر درکمان بەوەکرد نەبوونی ئەو یەکریزیە نەبوونی یەکگوتاری چەند زەرری لە هەرێمی کوردستان و خەڵکەی داوە کە شتێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ ئێدەنجی پێ بدەن تکان لێ دەکەین و داوان لێ دەکەین پشتیوانی مان بکەن ئێمە لە بەرژەوەندی ئەوان کار دەکەین. لە کێشە و ئازار و ئەشکەنجەکانی خەڵکی خۆمان تێگەیشتوین لۆیە دەمانێت ئەو پەیامانەی کە هەیە ئەو کەم تەرخەمیانەی هەیە ئەو کەم و کوڕیانەی کە هەیە بە یاسا لە قوبەی پەرلەمان لە ناو پەرلەمانی عێراق بتوانین بە یاسا تەثبیتی بکەین و بکەینەوە ماف و استحقاقات لە بۆ میلەتەکەی خۆمان. بۆ جێبەجێکردنی مادەی 140 و زامنکردنی شایستە داراییەکان و چارەسەرکردنی کێشە هەڵواسراوەکانی هەولێر و بەغداد کاندیدانی هاوپەیمانی کوردستان دەنگدان و سەرکەوتنی هاوپەیمانی کوردستان بە گرنگ دەزانن. دەنگدان بە لیستی هاوپەیمانی کوردستان بە مانای ئەوەی کە هەمومان دەتوانین بەیەکەوە بەهێز بین بۆ پاراستنی ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان بۆ سەقامگیری ئابووری کوردستان بۆ پاراستنی یەکڕێزی کورد لە بەغدا. دەبی خەڵکێکی زۆر بەڕاستی لیستی هاوپەیمانی خەڵکێکی زۆر لە کاندیدەکانەوە بنێرینەوە بەغدا لەبەروی ئەگەر ئەمن زۆر نەچین بەهێز نابین کە بەهێزش بوون دەتوانین زۆر لە دەستکەوتەکان بەدەست بینین. لە کۆڵسەنتەری هاوپەیمانی کوردستان کاندیدەکان ئەویان بۆ دەنگدەرانی سنووری پارێزگای هەولێر دووپات کردەوە. دەنگدان بە هاوپەیمانی کوردستان گەڕانەوەی بەڵانسی هێزە و دەتوانن باشتر کار بکەن و دەستکەوتی زیاتر بۆ قەوارەی هەرێمی کوردستان بەدەست بهێنن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.